ئەو وەکی شەریدادام لە خدمەتانم بۆ پێشکەشکردنی لایوێکی کورد لە زمانی عەبدوڵڵا دارەبیەوە. ئەویش سەبارەت بە ئیتفاقێکە کە باندهای سازمان زەحمەتکێشان و کوشتاری دۆستانی دوێکەیان بۆ بیرهێنانەوەتان مەنسووری حکومەت 20 چەند ساڵ لەوە پێشگوتی ئەمانە جەریانی سیاسی نین، ئەمانە باندن، ئەمانە ئارتەشی کۆسەوۆن و لە مقابلی دووربینەکانە دەم لە دێموکراسیە دەن و لە ئۆردوگاکانیان بە تفەنگ قسە لەگەڵ یەکتریەکان. ئەمانە دواڕۆژی سەرنگونی جمهوری ئیسلامیە ئەگە پوڵ و ئیمکاناتێکیان لە اختیارا بێ یا لە اختیاریان نادابنێن فەورەن دژ بە شۆڕا و هەر نەهادێکی ئازادی خواست دەسەدەن بە ترۆر، هەروەکو بە دەستوری ئەم ڕەهبەرانەی ئەم باندی زەحمەتکێشانە عەبدوڵڵا مۆهتەدی و عومەری خانیزادە تەرحی ترۆری ڕفێقەکانی حیزبی کۆمونیستی کاریگەری ئێران حکمەتیز ڕێژرا و ئیجرا کنەندەی ئەم تەرح و ترۆرەش ڕەزا کەعبی بوو، ئەز جوملە ترۆرکردنی ڕەحمانی حوسێنزادە و ساڵحی سەرداری. سەبارەت بەم ئیتفاق و ڕووداوە داوەتمان کردو لە عەبدوڵڵا دارەبی کورد قسە و باسەکەین کە بزانین داستان چییە، لە دەرەجەی ئەوەڵا چه ئەرک و وەزایفێکەوێتە سەرشانی ئەو کەسانەی کە لە دەوری ئەم باندانە کۆبوونەتەوە و ئەرک و وەزایفی خەڵک بەعام لە کوردستان دژ بەم جەریانانە کە بێڕەبت بە قازانج و منفعەتی کرێکاران و زەحمەتکێشانن بە پێچەوانەی ناوەکەی خۆیان. داستان چی عەبدوڵڵا دارەبی؟ چ قەوماوە دوێنێ و پێ؟ زۆر سپاس. من پێشەکی هەرسە و سەرخۆشی خۆم لە خانەوادەی ئەو دوو گەنجە کە بە ناحەق و بە فەرمان و تەرح و بەرنامەی ڕەهبەران و سەرانی دوو بەش لە سازمانی زەحمەتکێشان و بەشێکی عەبدوڵڵای مۆهتەدی و عومەری خانیزادە سەرۆکایەتیەکەن وەها ئەم بەشەکە تریش کە ئیسا ڕەزای کەعبی خەریکە بەڕێوە بە ئەمانە بەخاتر مەنافع و بەرژەوەندی خۆیان بەرەخەرە بدون هیچ ئیحساس مەسئولیەتێک ڕۆڵی خەڵک بە کوشت دەدەن و دوێنێ خەڵک بە ناڕەحەتیەوە لە سەرتاسەری کوردستان و ئێرانە گوێگری ئەم بەسە ئەم ڕووداوە ناخۆشە بوو کە چۆن بەڕەحەت حتا بە خۆشیان ڕەحم ناکەن و بەرەخەرە بە ئاشکرات دەستەبەن بۆ ماشەی تفەنگ و خەڵکە کوژن، کەسانی خوارە کوژن. جابێ ئەمە بێنێ و بێخەرە تەسەور کە ڕۆژی ئەمە ببێ دەسەڵات و بێ بە حاکم لە منتەقەیەکە، لە شارێکە، لە ئوستانێکە، لە شوێنێکە. ئەمانە عینی ئەو ئاوات و ئارەزویانە بەدیهێنا کە دەستیان پێکرد و ستارتی ئەوەیان لێدا کە یەکێک لە ڕەهبەرانی حەزبی دموکرات ئاواتی بۆ خواستوتی ئاوات و ئارەزوی من ئەوەیە کە خۆم بەدەسەڵات بگەم و کوردەکان خۆمان بەدەسەڵات بگەن و خۆمان بەدەستی خۆمان ڕۆڵەی کوردی ئەدا بکەین، نە جمهوری ئیسلامی. ئەمان دەست پێشکەریان کەوتنە پێشەوە ئەگەر چی تاریخ ئەوانیش هەر بەسەمە. گەرەکمە یەک شت بڵێم، ئێمە جیاواز لە هەموو ئاحزاب و جەریاناتی تاکوکردنی چەڕاست سەبارەت بە لە کاتی خولقانون و دەستپێکردن و سازماندانی ئەم هێز و باندە فاڵانجیستیە کە ناوی خۆی سازمانی زەحمەتکێشان ناوە و تایسە چەند جار پێکەوە ئاشتۆ بوون و پێکەوە بە چەقۆ و بە چەک و بەخەر بەربوونتە گیان یەک و لەخۆیان کوشتەوە دووبارە هەڵوەشاوەتەوە. ئەمە ڕامان گەیاندەوە کە ئەمانە حەزبێکی سیاسی نین، حەزبێکی متەمەدن نین، جەریانێکی فاڵانجیستین، جەریانێکرد کە ئەگەر دەسەڵاتیان بێ یێرشەکەنە سەر خەڵک بۆیان مهم نییە کە ئەو مەخالفە سیاسی لە ناو خۆیەتی یا خەڵکە بەلەخەرە کارێک ئەکەن کە واقعاً ڕووی هەموو فاڵانجیستەکان و سازمانی دەستڕاستیەکان کە تا ئیستا جەنایەتیان خولقانووە ڕووی ئەوانیان سپی کردو و ڕووی ئەوانە سپیەکەن. ئەمە وەڵ هەنگاویان نییە و چەندین هەنگاوە لە ماوەی 20 چەند ساڵی ڕابردووە کە ئەم سازمانە بەسڵاح لەقێکی تری کۆمەڵە جیابووەتەوە و
هاتوو خۆیان بەناوی سازمانی زەحمەت کەشاندانەوە تا بە ئەم ڕۆژ لە دوای ڕۆژ سەناریۆگەلی ڕەش و دژی ئینسانی و دژی کرێکاریان خوڵقەنەوە. ئەمانە تاریخیان هەیە بۆ خۆیان. ئەم باندە کە ئشارەم بە 3 نەفەریان کردووە مقدارێک زۆرتر لەمەشن، چون ئەوانیان کە دەستیان بردووە بۆ ماشە و دەستیان کردووە بە کوشتن لە فەرماندەهانیان. گەرەکمەوە بڵێم کە ئەم حقیقەتێک کە وجودی هەیە ئەوەیە کە ئەمانە حزبێکی سیاسی نین، حتا حزبێکی سیاسی بە معنای واقعی کەلیمە ناسیۆنالیستی نین، چون ئەمانە وەختێک جیابوونەوە لە حزبی کۆمۆنیستی ئێران ئەو کات لەو سەردەما وەختێک کە جیابوونەوە و هەروەها وەختێک کە کولەن ئینشعابی ئەوەڵ کراوە و ڕاستەکان و ناسیۆنالیستەکان جیابوونەوە لە کۆمۆنیستەکان لەو کاتەوە تاوەکو ئیستا شتگەلێک ئەبینی کە تایبەتمەندی خاصی خودی ئەم ئەفرادێ پێوەیە، مۆحری تایبەتی ئەم ئەفرادێ پێوەیە. سەیریکەن تۆ لە نزیکەی 10 ساڵ لەگەر کۆمۆنیستەکان هەبی، نزیکەی 8-9 ساڵ کەسێک وەکو مەنسوور حکومەت لە هەموو مەراحلێک و لە چوارچەوەی حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵان ڕەهبەری بکە و هەموو شتێ ئاشکار و عوریان بێت، سیاست لە خەڵک نەشادرا بێتەوە و خودی ئەویش وەکو یەکی ئەوانیش وەکو ڕەهبەرانێ لە پەنای دەستی مەنسوور حکومەتە وەختێک جیابوونەوە، یانە 30 ساڵ و 1-2 ساڵی پێش ئیسەکە جیابوونەوە، حقیقەتەکەی ئەوەیە کە جۆرێک جیابوونەوە کە جیابوونەوەکان تایبەتمەندی تیا بوو. جیابوونەوە کوفر نییە، جیابوونەوە ئەکرێ بکرێ، منتەها جیابوونەوە گەر بە لەحاظی سیاسیەوە بکرێ بە معنای ئەوەیە شتێکم جێشتووە، بەڵام چوو شتێکی تازەتر و ڕێک و پێکتر لە زاویەی فکری خۆمەوە دەست پێەکەم و ناوێسم و تەحەڕوکێ بەرقرارەکەم. بەڵام ئەمانە تەسلیم بوون، ئەمانە ئەوان نەکردمان تۆبەیان کرد لە بارەگای ئەحزابی ضد کارگەری و ضد کۆمۆنیستی لە سەتحی منتەقەوە بەتایبەت لە کوردستانی عێراقەمانە تەمکینیان کرد، تۆبەیان کرد، کوڕنەشیان کرد، نەهاتن سیاست ئیدامە بن، چونکە سیاست کەسێک کە جیابێت ڕوەکاتە جامعە من بەو دەیلە لەو حزبە جیابوومەوە کە وابوو و ئەمە بەرنامەی منە، نەقشەی منە، سیاسەتی منە بۆ داهاتوو. یانێ زیندووە هێشتا گەرەکە شتێکی نوێتر هینکا، بەڵام تۆبەکردن شکستە، شکستێکە کە حقیقەتەن خۆی لە هەموو شتێک معافەکە بۆ ئەوە کە ئارزوگەری فەردی و شەخسی و ئەو پەڕی حزبەکەی خۆی بەڕێوە بە ئەو تەشەکورەکە دروستی کردووە. وێ بەرئەساس ئەمە نفرەت پەراکەنی یەکێک لەو شتە مهمانە بوو، لەو سیاسەتە مهمانە بوو کە حتا بە خۆشی ڕەحمیان نەکرد، بە خۆیان ڕەحمیان نەکرد، بە خۆیان و بە هەموو ئەو ڕەفیقانیان کە 10 ساڵەوە پێش و چەندین ساڵەوە پێش ڕەفیقی گیانی بەگیانی و هاوسەنگەر بوون ڕەحمیان نەکرد بێەوەی کە بە لەحاظی سیاسی و بێن نەقدێکی سیاسی و ئەم جۆر شتانەکەن، ئفتراکردن، درۆکردن، بە حوزورت ئەحانەتکردن، تەوهینکردن سەر لەوحەی سیاست مەداری ئەمانە بوو بۆ ئەوە کە نیشانی بن کە ئیتر کۆمۆنیستنی. بۆ جارێک تا ئێستا تۆ نەویستوە لە عومەری خانیزادە و لە عەبدوڵڵای مەعتەدی کە بڵێ من کۆمۆنیست بوو، بەڵام کۆمۆنیستەکەم بەدڵ نەبوو، ئەمە زەعفی بوو، ئەمە کەمبودی بوو، ئەمە فڵانی بوو، بەڵام ئێستا شتێک دەست پێ یەکەم لەوە باشترە ڕووبەخە، ئەمە نابیسی لێن نە لە ئەدەبیاتیانە نە لە قسە و باسییانە. بۆیە من دەنگە نابیستم هاوڕێگەر دەنگە نییە. عەبدوڵڵادارەبی ببوورە ئەوەی کە سیاست و کردەوەیان چ بووە تاڵانەکە بێ بۆ زۆربەی زۆری خەڵک ڕۆشن بوو بێتەوە. وەختەکەمان زۆر کورتە، حەزەکەم وەکو دوو پرسیار بیکەم. ئەوەڵەن گوایە هەیەتێک لە جەریانی ئیبراهیمی عەلیزادە و حیزبی دموکرات بۆ حەلی ئەم مەسەلەی مسلحانە چوونەتە لای ئەم دوو باندی زەحمەت کێشانە. ئایا چوون بۆ لای ئەم باندانە بە معنای بەڕەسمی ناسینی ئەوانە بە عنوانی جەریانی سیاسی نییە؟ و لە سوالەکەی ئەوەڵیشمە
جواب نەدام و ئەرک و وەزایفی ئەو کەسانەی ئەو ڕۆڵی کرێکار و زەحمە کێشەی کە لە دەوری ئەم باندانە کۆبوونەتەوە لەم شرایطە چیە؟ ئایا بانگەوازی تۆ بۆ بەجێهێشتنی ئەم باندانە و ئەم شخصیەتانە چییە و بانگەوازە چییە بۆیان؟ لە کاتی دروستکردنی ئەم سازمانە نەفرەتە و ئەم سازمانە فەرانجیستە ئێمە لەو کاتەوە تایسە فراخانیمان خەتا بە کرێکارانێک بەو کەسانە بەو گەنجانەی کە بە هەر دەری چوونەتە لایەنەوەیە کە بەرژەوەند و منافع و سیاستکردنی خۆتان لەگەڵمانە گرێمەدەن چارەنووسی خۆتان گرێمەدەن بە چارەنووسیمانەوە ئەمانە جێبێڵن بە ئەمان بۆ خۆیان هەرچێکەکەن بۆ خۆن بە کەیفی خۆیانە ئەمە یەکێک لەو قسانە بووە لەو فراخانانە بۆ کە دامانەوە ئیستەیشکە ئەم ڕووداوە کە ئیتر بە ئاشکرا بوو وەکو خۆت ئیشارەت کە هەموو کەس ئەزانێت کە ئیسە ئەمانە چۆنن چون 20 ساڵ 20 چەند ساڵ بەسەر تەمەنی نگریسیانە ڕەش و نگریسیانە ئەگوزارێت هەموو شتێ ڕۆشنەوە بووە ئەمەڵەن بۆ خەڵک ئەمانە بۆ چین خەریک چین چ سیاسەتێک تاقیبەکەن بۆیە بە نەزەر من خۆدان بەکوش لەلایەن هەر گەنجێکەوە کە پێی وابێ ئەمە بۆ ئازادی و بۆ خۆشبەختیە خەتایەکی گەورەیە نابێ خۆتان شەریک ئەمەکەن و بێ سەفی ئەم فەرانجیستانە جێبێڵن وەگەرنە هیچ دلیلێک ناتوانێت ئەسباتی کە ئەمانە سۆزی ڕۆژ تحتی عناوینێکی تر هەڵنەستنەوە بلەخرە جەماعەتێتتان لێ نەکوژن ئەمە ئەو شتەیە کە بەنەزەر من چەکەکانتان دانێن و بڕۆن ئەمە لایەکی ئەو کەسانە کە باجی سیاسی ئەدا بمان تحتی میانجیگەری و هەرچێک حتى منافعێکیان هەیە ئەمانە حەزبێکی سیاسی نین حەزبێکی سیاسی کە بڵێن ئێمە ئەمە قوارەی فکری و عەقلیمانەوە ئەمە بەرنامەمانەوە ئەمە سیاسەتمانەوە بۆ ئەم خەڵکە واکەین ئەمانە نین ئەمانە فەڕەژن ئەمانە دروست کراوە بە هێزێکی نظامی و بۆ ئەوە کە هەر دەنگێکی دەنگ و ناڕەزایەتیەکی اعتراض ئامیز چ لە دەروون خۆیان چ لە بیرون خۆیان نسبەت بەوان خامۆشکن و لە بینی بەرن تەنیا مەسەلەکە من یە 12 نەفەریان ئەمانە تا ئێستا بە ئەناوینی مختلف کوشتووە یا ترور کردووە حتا حازر نین جەنازەکانیان بدەنە باوەکو کەس و کارەکانیان ئەمانە تەنیا هەڵکاریان نەکردووە حەملەیان کردووە حەمەلاتی دیگەریان کردووە بە یەکتر ڕایە بە چەقۆدایان لێ ڕایە دەوری مەقەڕی ئەو زەردۆزەکەی تریاندا و هەروەکو خۆشی ئیشارەت پێکرد چەند جار بنەقەرە قەستی تروری ڕەهبەرانی کۆمۆنیستی کارگەریان داوە خۆشم ئیشارەت پێ کرد و ناویشی بردن ئەمانە حەزبی سیاسی نین تا تۆ بێ ڕێگەی دیالۆگیان پێ نیشان بێ حەزبێکی سیاسی نین کە تۆ بڕۆی بێژی کە دیان بە خەتاکانی خۆتانە ئەسڵ بۆ ئەوە دروست نەکراوە ئەسڵ خۆیان بە بەدێهکار نازانن بە کۆمەلگا کە بێن بابەجان ئەمە خەتامانە ئەمە مشکلمانە ئێمە ئەمەین ئەمە جەماعەتێکن گەرەکیانە بە تەسلیح بە تەئمینی بوجە بۆ ئەم تەسلیحاتە بەلەخەرە پیاوی هەر کەسێ بن کە واقعاً زەدی خەڵکە زەدی کارگەر و زەدی زەحمەتکێشە ماشاکە 30 و چەند ساڵە ئەوان بە باڵای ئەحزابی ناسیۆنالیستی کوردە هەڵدێن و بەلەخەرە تعریف و تەمجیدیان لێکن لە سوورەتێکە 6 ملیۆن خەڵکی کورد لە ماوەی 20 و چەند ساڵی ڕابردووە ئەلێ ئەحزابی ناسیۆنالیستی بەناو حاکم و داسەپا بەسەر خەڵکە هینەکەن اعتراض دەکەن و ناڕەزاتی خۆیان دەبڕن ئەمان ئەو لایەنەکەی تریان کردووە لایەنێکیان کردووە کە لەگەل 8 ساڵ ئەوەڵی مبارزاتیانە کە حەزبی کۆمۆنیستی ئێران بوو نەتەنیا مغایرەتی هەیە ئەزوو ئەسڵ فەرقی هەیە خۆیان نادەن لەوەش فەرقەکە چییە خۆیان لەوەش نادەن بۆچی ئێمە ئەم سازمانەمان دێشت و هاتی ئەم یەکەمانین کرد تەوهین و ئەهانەت و بێحورمەتی بە دۆستان و ڕفیقان و هاوسەنگرانی خۆیان یەکێک لەو شتانەیە کە ئەمانە تا بە ئیسە ئیدامیان داوە ئیدامەیەدن بۆیە هەر نەوع ناوجیگەریەک هەر نەوع تەوەهومێ بۆ ئەوەی کە ئەمانە نەسیحەتکەیت و دێژی دیالۆگ هەڵبژێرن و قسە باز هەڵبژێرن و دەست بەبن بۆ چەک ئەوان بەدەکاری شتانە نەبوون و نین ئەسەن ئەم سازمانە مەسەلحەیان پێکێناوە بۆ ئەوە کە تەقەکەن پێکیان هێناوە بۆ ئەوە کە قەد و قەوارەی خۆیان بەمە ئەندازە بگرن وان چاک ئەزانن کە جمهوری ئیسلامی بە هیچ
حزبێکی نظامی و شەڕی نظامی و تەقەکردن ناڕوخێت تا تەبقەی کارگەر و خەڵک نێنە مەیدان منازەم نەبن مرەتەب نەبن متشەکل نەبن جمهوری اسلامی ناڕوخێت بەڵام بۆ ئاوانسکردن لەم دەورانەکە شتە بە قودرەت نەگەیشتون و بۆ ئاوانسکردن دەورانێکە بە قودرەت ئەگەن هێزی مسلح دروستەکەن و هێزە مسلحیشە بەمەبنای ئەهدافی ڕەهبەران و شەخسیەتەکە کە ڕەهبەری ئەکا دروست ئەبێت ئەوانە هەچی بێژن دروست ئەبێت ئەم ئەسەر ڕەبتی نییە بۆ کە ئەم سازمانەکە ئەمانە مسلحن تەرەفداری خەڵکن کوردستانی ئێران ناسیۆنالیزم لە کوردستانی ئێرانە ساحەبی هەیە ساحەبەکەشی هەموو جار وتراوە حەزبی دموکراتە لاساییکردنەوەی ئەوان بێن وەکو یەکێتی کەونەشون پارتی ئەمە ناتوانێت بەشت بۆ خەڵک ئەمانە ئۆلگوی سیاسیەکی ڕۆشن و مشەخەسیان نییە غێر ئۆلگوی فالانجستی و غێر ئۆلگوی تەقەکردن و کوشت و بڕ و چاوزاکردنەوە لەم و لەو چ لە ناوخۆ چ لە دەرەوەی خۆ بۆیە من گەرەکمەوە بڵێم کە ئەو نکاتەکە تۆ ئیشارە پێ کرد چ ئەوانەیە کە ئیتلاعیانداوە باسی ئەوەکەن کەوا قەندیالۆکەن و ئەمە شتێک ئەمە تەوەهومێکە فەقەت ئەوان بۆچی نازان دیالۆگ چییە ئەوان لە سازمانێکە بوون کە منەزەمترین سازمان بوو بناو حەزبی کۆمونیستی ئێران لە سەردەمی مەسئولی حکومەتە لە هەموو شتی ئەمانە ئاشنان ئەمان کەسانێ بوون کە لە پەنای دەستی ئەوە کاریان کردووە ئەم شتانێ زانن و ئەم شتیش کە واقعەن بەگوێی هیچ کەس ناکەن و فقط بەرژەوەندی خۆیان مەبنا قەرارەدەن ئەمە ئۆلگوی ئەسڵی و ئەساسی و بەرنامە و نەقشە و تێکدانیانە بۆیە نەقشەی ترۆر بۆ ڕەهبەرانی ئەحزابی دیکە یەکێشن بۆیە لە خۆیان ئەکوژن بۆیە لە خۆیان مەفقود دەکەن بۆیە لە خۆیان ترۆر ئەکەن جوابگوش نین نەنە مقابل خەڵکە نەنە مقابل کەسوکاری ئەوانەیشە بۆیە ئەم ڕووداوە کە دوێکە ڕوویداوە لە ئیدامەی ئەم سیاسەتە هاتووە ئەم بێ ئەم سیاسەتە ئەم شتانە کە من گەرای شەرم پێکە ڕووی نەهێدا زۆر سپاس بۆ تەوزاکاندا وڵات عەرەبی سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ